بە هەردوو دەستی هیوا و پاڵنەری خوشکە گەورەکەیەتی. ئەمە ئیلافی تەمەن 21 ساڵە. ئەو توشبووی نەخۆشی بیرکۆڵی، شەلەل و دەماغە. بەڵام لە ڕاستیدا بەهرەکانی و هاوپشتی خێزانەکەی وای دەرنەخستووە. پەڕێگاوەیە تا بچێت لە فرۆشگایەکی گەڕەکی برایەتی هەولێر موورو و دەزوو بکڕێت. خەڵکانێک هەن داوای ملوانکە، بازن و مەدالیان لێ کردووە. دەبێت بۆیان دروست بکات. والله تبري هاوكارم والله دت أشياء كان دولتهم تنتهي بيتين أو كانوا ملوبين بس إيه حزني جابكم لقريان دابن لو بيجتكي والله هم هذا بيبارون دبن كنت بكم فين دوارنيا إيه بانزي كأقول لك كان دكان لما نزاب يندو بانا إيه كان ده دبادو بكم فين دوارنيا ئیلاف بەهۆی بەرزی ڕێژەی نەخۆشیەکەی هیچ قوتابخانەیەک لە ئەستۆی نەگرتووە، بەڵام بە پەنجە لەرزۆکەکانی کاری دەستی کردووە بە هۆکاری دەرخستنی تواناکانی و ڕۆژانە لە ماڵەوە پێیانەوە سەرقاڵ دەبێت. ئەو لەگەڵ دایک و باوکو و دوو خوشک و دووبرای ژیان بەسەر دەبات. هەر ئەوانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرهەمەکانی نمایش دەکەن و بازاڕێکی بچووکیان بۆ پەیدا کردووە. والله لم يسبق معظم في كارثة السكة أو أبو جزار هلا قلت كمان بتذكر جزار بستار بتشغلاك كابو لهم قصكم لو تسوين تري جوا قلت له إلا بتسناي بزار كنا ما بيكوا ولا تسوين تري بزار ما كيف قلت كتابكم عز لك ما تستكان فطرسك تسوين رجك مان استكانكم على سكده كتابك فطرسك هاتوني وهاتنا قلت ما إلهم قسكم له بيتزكم له داناني عزم ليلم بايلي ببرسن لا بيتزكي لبو دانا والله زمتكي ويلبان دي دستك بالمزود قلبي الزمان كاتكي زوري جوي أو مداليك عينك زوري جوي سيك ساعتي جوي أو أنا زيك ساعتي عن جوي لقام معنا خناقة كان بس زمان عندك كمي جوي بەهۆی وردەکاری کارەکەی زۆرجار بۆ دروستکردنی ملوانکەیەک زیاتر لە کاژمێرێکی پێویستە. ئاخر ئەو ڕێژەی نەخۆشیەکەی بەپێی پێوەری پزیشکی سەدا هێشتا تواناکەشی و حوسڵەی بۆ وردەکاری قۆناغەکانی چیرۆکێکی کەمبیندراون. هەر ئەمە ژوای کردووە بە ئەستێرەی ساڵ بناسێنرێت. ئەو مشتریانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرهەمە دەستەکانی لێدەکڕن ئیدی ڕوبەڕوو دەتوانن بە خواستی خۆیان داوای چنین و کاری دەستی لێ بکەن، چونکە ئامانجی وایە لە ئایندەیەکی نزیکدا دوکانێکی بچووکیان بۆ بکاتەوە. دەشتی عارف 964 هەولێر.